جا لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان پڕۆسەی گەشتبەرچی لە کەرکووک و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لە ژێر چاودێری توندی هێزەکانی پێشمەرگە و ئاسایش بەڕێوەچوو. هاونیشتیمانیانی کەرکووک بە پەڕۆشەوە ڕوویان کردە ناوەندەکانی دەنگدان و دەنگیاندا و دەڵێن ئەم ناوچانە جیاواز لە ناوچەکانی تر پێویستی بە تەبایی و پێکەوە ژیان هەیە و داواش دەکەن هاوڵاتیان دەنگی خۆیان بۆ سەربەخۆیی کوردستان بدەن. داوا لە هەموو خەڵکی کەرکووکەکەین بە هەموو قەومێتەکانەوە بێتە دەنگدا بە بەڵێ ئەمە هیچ لایەنێک نییە، ئەمە بۆ هەموو قەومی کووردە، بۆ هەموو کوردستانە. دوای ئەنجامەکانی سەربەخۆیی داوای یەکگرتووی ماڵی کورد دەکەین. دووەم ئێمە دەوێت لەگەی دانیشتنەوە لەگەڵ حکوومەتی بەغدا ئێمە داوای شەڕ و هیچێک ناکەین. ئێمە داوانێت تەنها حەقی میلەتی کوردمان بدەنێ، ئێمە هیچێکمان داوای حکوومەت بەغدا نەکردووە. گەشتبینی ئینشەڵڵا ئاڵای کوردستان ئەشەکێتەوە لە نەتەوەگرتووەکان وەکو سەر جەماڵەکان. دەستخۆشی لە بەڕێز مامۆستا عەلی باپیرەکەم و سەرانی کۆمەڵەکەم کە لە کۆتایەکانی ڕیفراندۆم وجدانی خۆیان ئاسوودە کرد بۆی کە دەنگ بن بۆ ڕیفراندۆم. دەستخۆشییان لێکم. ئێمە وەکو کوردی کەرکووک بەبێ جیاوازی بەبێ فەرقوسی هیچ لایەنێک ئەمە بۆ خۆمانە چارەنووسی ملەتی کورد لە کەرکووک ئیمڕۆ ئێمە دیاریەکەین. ئەم ملەتە دیاریەکە سەوتمانداوە بە ئیزنی خوای گەورە هەمومان بەبەڵێ. دوایمە هومێدمەوە یەکگرتوو بین. مهم ئەوەی ئینسان یەک بگرێ کورد. هەموو داوا لە حیزبەکانەکەم داوا لە سەرکردایەتەکانەکەم بە هەموویەوە یەکگریز بین. تەبایی بین لە ناویەکە هەچەندێ یەکگرتوو بین ئێمە سەرکەوتووە بین. لە سنووری پارێزگای کەرکووک 243 بنکەی دەنگدانی گشتی و 26 بنکەی دەنگدانی تایبەت هەیە و 800,000 هاونیشتیمانی مافی دەنگدانیان هەیە. بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵ ئیسلامیش دەڵێت دەنگدانی دانیشتوانی کەرکووک و چوونیان بۆ سەر سندوقەکانی دەنگدان دەیسەلمێنێ کورتینووی سەربەخۆیە لە ناوچەکە. ماندا بە ئومێدی ئەوەین کە لە ناوچە جێناکەکان بە تایبەتی کە خەڵکێکی زۆر ڕوو لە بنکەکانی دەنگدان بکەن لەبەرەوەی تا دەنگدان زۆرتر بێ ئێمە قورسایی و بەهێزی ڕیفراندۆمەکەمان زیاتر ئەبێ. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی لەسەر ڕای هەموو ئەو تێبینیانەی کە هەمان بوو لەسەر پرۆسی ڕیفراندۆم بۆی کە ئامادەسازی بۆ نەکراوە، بەڵام هەموو کات لە کاتی کاتە چارەنووسسازەکاندا لەو کاتی کە گەلەکەمان پێویستی پێمان بێ بە تەئکید ئێمە لەگەڵ ئەوە داین کە هەر شتێ مەسلحەتی گەل و نیشتیمانی خۆمانی تێدا بێ ئێمە ئەوە ئەنجامەدەین. پڕۆسەی گشتبەرچی هەرێمی کوردستان یەکەم جارە بەو جۆرە بڕیاری لەسەر دەدرێت و داوا لە هاوڵاتیان و دانیشتوانی کوردستان دەکرێت دەنگ بدەن و چارەنووسی خۆیان دیاری بکەن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.